باشي ها زور باشي شكر تنقى نفذنيت الحمد لله يعني أزاري شنيا لا خوا بزياو بيه نشترگەریەکی زۆر سەرکەوتوو زۆر معقد ئێستا لەتان باز دەکەم وەرێرە تەمەشا ئەوە زەرداوەکەمان دەرهینە ئەوجێ ئێستا کە تەمەشاکەن بزان وەرێکانە ئەها ئەوە زەرداوەکەی بەبێ ئەوەی بتەقیتن بە جوانی ئەوە بزانین چەند بەردی تێدایە بینە ئەوە نەخۆشی شەکرەی هەبوو لاقی بردرابەوە کلیەکانی زەعیف بوو مەشاکری گەلێک زۆری هەبوو سوپاس لە بۆ خوای گەورەیە کەم جار کەوا خوای گەورە هاریکاری کردین ئەو نەشتەرگەری گەورە ئەو بەردەوردانەی هەبوو زۆر ئیشێکی معقد بوو چونکە کلێی تەواو نەبوو لاقەکی بردرا بۆ بەهۆی شەکرەی زۆر بوو نەخۆشی دڵی هەبوو ئێستا کە تیمی مهرەبانی کە دکتۆری کلێی دکتۆری مخدر دکتۆری جەڕاح بەستافەکان بە هەمومان تانیمان ئەو ئیشە جوانەی بکەین دکتۆر عەبدوڵڵا لۆتان ڕوون دەکاتەوە کە ئەو نەخۆشیە چەند معقد بوو چەند ئاڵۆز بوو و بە جیهازی کرا بە جیهازی بە ئامێرەت پێشکەوتوەکانی مهرەبانی کرا بەبێ ئەوەی زیژی شەق بکەین بەبێ ئەوەی بەنجیشی بدەینێت توی بیلۆدا بندرێتن داتانم برێم بە پەنجەکانی دەستی دەژمێردرێت لە هەموو عێراق ئەو جۆرە نەشتەرگەریە با دکتۆر عەبدوڵڵا لۆتان ڕوون بکاتەوە بسم الله الرحمن الرحیم ئەم نەخۆشەمان کە هات بۆ لەمان تۆزێک ئالەنگاریشتی زۆر بوو لە بەنجالە بەرێ بە تەمەن بوو پیر بوو و هەروەها نەخۆشی ضغط و شەکرە و نەخۆشی کرۆنیک کیدنی دیزیز واتە کلیەکانی زۆر نەخۆش بوون بۆ فترەیەکی درێژخایەن دکتۆر عەلی متابعەیە کرد بە سوپاسەوە لەگەڵ کاک دکتۆر جاسم ئەویش متابعەی حاڵەتی دڵی و لایەنە باڵتنی و شەکرەکەیە کرد لەبەرەوە حقەتەن نەخۆشەکەمان بە پێی سکۆرەکانی کاتی عملیات کە یەکێکیان ڕیڤایزت کاردیاک ریسک ئیندێکسە سکۆرەکەی زۆر بەرز بوو و هەروەها سکۆرێکی ترمان هەیە کە پێڵێن ئاریسکات سکۆر ئەویش هەر بۆ سنگی هەردووچان سکۆرەکەی بەرز بوو و عەزی کلێشی لەگەڵا بوو بەڵام سپاس بۆ خۆی گەورە توانیمان بڵێن بەنجێکی بۆ بکەن کە پێڵەن سیگمنتال بلۆک بۆ ئەو جۆرە عملیاتی ئەو کە نەشتەرگەری زراوە دەرهێنانی نەشتەرگەری زراو لە مستەوایەک ئێمە ئەتوانین لە فەقەراتە وەکو بەنجی نیوەی وایە بەڵام یەک سیگمنت یەک فەقەرە و فەقەرێکە مەسئولە لەو شوێنە و نەخۆشەکەمان ئێستا الحەمدولillah ئاگای لە خۆیەتی و قسەی لەگەڵا ئەکەین تەنها ئەوەندەیە جاری وا هەیە تۆزێک لەبەرەوەی CO2کەنە ناو سنگیانەوە هەندێک کێشەی هەناسیان بۆ دروستەوێت کە ئەویش تەنها بە چەند سیسێک لە دەرمانی خەو ئەتوانین بیان خوێنین و ئاگایان لە خۆیان نەبێت و سپاس بۆ خۆی گەورە نەشتەرگەریەکەش بەسەر کەوتووی تەواو بوو. بسم الله الرحمن الرحیم بەناوی خۆی گەورە و میهرەبان الحەمدولillah دوێنێ عەمەلیاتێکی زۆر باش و سەرکەوتوویان نەکردم دکتۆر دلێر دکتۆر عەبدوڵڵا دکتۆرەکانی دی هەموو سوکەریم هەیە کلیام هەیە زەختم هەیە تەوریم هەیە لاقم بڕایەوە هەر هەموو نەخۆشێکما هەیە لەبەر ئەوەی نیوبەندیان لێدا ئەوێ ڕەدانی بەندەکە دەستیان خۆش بیانی هیچ هەستم پێ نەکرد وەمزانی بەندە عامیان لێدایمە پێش عەمەلیاتی ئەرشامەوە سگم دێشە ئەرشامەوە یعنی تاقەتە هیچم نەبوو هیچشم ناخوارد خواردنم پێ ناخورە بەس وەختێکی هەستم پێ کرد بەس نەمەزانی چم نەیەکەن وەمزانی لە باڵزاڕیمە قەرەباڕغەیەک بوو هیچشم نادی یعنی هەر هەستم پێ نەکرد عەمەلیاتەی لەو کردیمە دەستەکانیان خۆش بێرێ وەڵڵا میهرەبانی دڵسۆزی و لێزانی